ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی محەبەت زیادکردنی محەبەت و خۆشەویستی لە نێوانمانە زۆرن. بەس من ئەوەی کە عەرزتان یەکەم دوانە بەس. یەکەمیان لێبوردەیی و عەفو بەرامبەر بە یەکتری. خۆشەویستەکانم ئێمە ناتوانین محەبەتی یەکتری بە تەواوەتی بەدەست بێنین ئەگەر لێبوردە نەبین بەرامبەر بە یەکتری. عەفومان نەبێ بەرامبەر بە یەکتری. بە عەفو بە لێبوردەیی ئێمە ئەتوانین ئەو پەڕی محەبەت بەدەست یەکتری محەبەتی یەکتری بەدەست بێنین. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنین. ئەفەرمێ ئەوانەی کە قینی خۆیان ئەخۆنەوە. تۆ بەرامبەر بە کەسێک شتێکت هەیە لەبەر خاتریان غەڵەتێکت بەرامبەر ئەکا لەبەر خاتری خوا لەبەر خاتری خوا قینەکەی خۆت بخۆرەوە و عەفوی بکە. وخوای تعالاش ئەو کەسانەی خۆشەوێ کە چاکەکارن هەردەم چاکیانەیە بەسەر خەڵکەوە. خۆشەویستەکەم هەموو جارێ مەڵێ وەڵڵاهی گەری حەقی خۆمی لێ بسێنمەوە. ئەو زۆر غەڵەتە. ئەو زۆر غەڵەتە. خۆ ئەتوانی حەقی خۆتی لێ بسێنیتەوە. ئەگەر کەسێ غەڵەت بکە تو ئەتوانی حەقی خۆتی لێ بسێنیتەوە. بەڵام ئەگەر ئەتەوێ خۆشەویستی خوا بەدەست بێنی عەفو و لێبوردەیت هەبێ. ئەوە زۆر گرنگە. معاویە کوڕی ئەبوو سوفیان لە دوای ئیمامی عەلی ئەبێ بە خەلیفەی مسلمانان. لە ساڵی 40 کۆچی ئەبێ بە خەلیفە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر کە کوڕی زوبەیری کوڕی عەوامە یەکێک لەوانەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە و دایکیشی ئەسمائی کچی ئەبوو بەکرە کەوا بە ذات النیطاقین مەشهورە. ئەوەی کەوا کاتێ پێغەمبەر کۆچی کرد بارەکەی پێغەمبەری خوای بەست هیچ نەبوو پێی ببەسێ پشتوێنەکەی خۆی نەبێ کردی بە دوو لەتەوە بەستی بۆیە ناو نرا ذات النیطاقین یعنی خاوەنی دوو پشتوێنەکە. ئەسما یەکێکە لە گەورەترین ئافرەتانی سەحابە. خوشکی عائیشەیە کچی ئەبوو بەکرە. باوکیشی عەبدوڵڵا باوکی کێ زوبەیری کوڕی عەوامە یەکێک لەوانەی مژدەی بەهەشتیان پێدراوە. لە هاوسێتیە عەرزێکی عەبدوڵڵای کوڕی زوبەیر و معاویە بەقەیەکەوەیە. زەویەک پارچە زەویەکی زەراعی. هەندێک لەوانەی کەوا کرێکارن و ئیشەکەن لە ناو زەویەکەی معاویەیە لە کاتی ئیشکردنا تۆزێ زیا ئەڕۆن دێنە ناو عەرزەکەی زوبەیرەوە عەبدوڵڵاوە کە یەک نامەیەک ئەنێرێ بۆ معاویە کە ڕەئیسی هەموو ئیسلام بووە لەو زەمانە خەلیفە بووە. نامەیەکی بۆ ئەنێرێ زۆر بەتوندی و بڕێ قسەی ناخۆشی ئەنووسی کەوا هاتوونە و زەویەکەی منتان نین کردەوە ئاواتر لەو قسانە. معاویەش ڕزای خوای لێ بێ و جوابێ داتەوە بەم شێوازە نامەکەی ئەنێرێتەوە بەم شێوازە نامەکە ئەنێرێتەوە. ئەڵێ لە معاویەی کوڕی ئەبوو سوفیانەوە بۆ کێ بۆ کوڕی حەواری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کوڕی ذات النیطاقین حەواری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزای ئەحزابە فەرمووی کێ ئەتوانێ بڕاتە ناو کافرەکان ئەخباریانم بۆ بێنێ. زوبەیر هەڵسا زوبەیر باوکی ئەو عەبدوڵڵایە هەڵسا طبعا ئەوە هەر کەسێ بڕایە وەک ئەوە بوو بڕا بۆ مرگ چونکە زۆر خەتەر بوو. چوو خەبەری کافرەکانی هێناوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی هەموو پێغەمبەرێک حەواری هەیە یعنی ئەصحابەیەکی زۆر نزیکی هەیە حەواری منیش زوبەیرە. معاویە کاتێ نامە ئەنێرێ بۆ عەبدوڵڵا ئەفەرمێ ئەی کوڕی حەواری پێغەمبەری خوا ئەی کوڕی ذات النیطاقین ئەسما کە دایکت ذات النیطاقین بووە سەلامی خوات لەسەر بێ واللهی ئەگەر لە بەینی من و تۆیە هەموو دنیا بوایە لەبەر یعنی بێقیمەت بوو لەبەر چاوم هەموو ئەم دنیایە لە بەینی من و تۆ بێ بێقیمەتە و پێشکەشی تۆی ئەەکەم. ئەگەر ئەم نامەیەم گەیشتە دەست فإذا جاءك كتابي هذا فخذ عمالي إلى عمالك. ئەگەر ئەم کتابەی من گەیشتە دەست هەرچی کرێکارمەیە بیخەرە لای خۆت ئیتر لە ئیسەوە دووە هەرچی خزمەتکارمەیە بیخەرە ناو عەرزەکەی خۆت و مەزرعەکەی منیش ومزرعتي إلى مزرعتك ومزرعتكي منيش أو مزرعي كاما وباخي كاما أيش بيشكشي توبة إتلي سودا. الله فقرأها ابن الزبير كاتي خيرن ديوي عبد الله كري الزبير فبكى دسي كذب قريان حتى بلها بالدموع حتى نامك بدسي وتربو بفرميسكي شاوكاني وذهب إلى دمشق أو كاتا بايتختي مسلمانان لدمشق بو مع بيش لوي أجيال لي دار رويش بو دمشق فقبل رأس معاوية رويش سري ما هشكرت
و پێی فەرموو بەڕاستی ئەو خەڵکانەی کە تۆیان لەم شوێنەدا ناوە زۆر عاقڵ بوون، بەڕاستی شایستەی ئەم شوێنەی کە تایاییتی. یەکێکی تر لە هۆکارەکان خۆشەویستەکانم دوعاکردن بۆ یەکتری، لەبەر خاتری خوا با ئێمە دوعا بۆ یەکتری بکەین. ئەو دوعای خۆشەویستی لە بینمانە دروست ئەکا. ئیمامی ئەحمەد گەیشت بە کوڕی ئیمامی شافعی، دوای ئەوەی شافعی مرد، شافعی وفاتی کرد، مامۆسای ئەم بووە، ئەفەرمێ ئەبووکە من السبعة الذين أدعو الله لهم وقت السحر. فەرمووی باوکت لەو حەوت کەسەیە کە بە تایبەت لە پارشێوان هەڵەسم دوعای خێران بۆکەم. یعنی حەوت کەس هەبووە ئیمامی ئەحمەد لە پارشێوان هەڵساوە دوعای خێری بۆیان کردووە پاش مردنیشان. یەکێک لەوانە شافعی مامۆستای بووە. کێ لە ئێمە لە پارشێوان هەڵسا دوعا بۆ دایک و باوکی خۆیەکە، دوعا بۆ مامۆساکانی خۆیەکە، دوعا بۆ کەسە نزیکەکانی خۆیەکە؟ خۆشەویستەکانم، حەز دەکەم زۆر شت لە ناو ئێمە کەمی کردووە، زۆر شت لە ناو ئێمە گۆڕاوە، بۆیە گلەیی لەو زەمانە نەکەین کە تایاین. زۆر کەسەڵێ زەمانە گۆڕیاوە. نعیب زەماننا والعیب فینا فما لزەماننا عیب سیوانا. ئێمە زۆر جار عیبەکانە دەینە پاڵ زەمانە، بەخوا دنیا گۆڕیاوە. دنیا ناگۆڕێ، دنیا و شەو ڕۆژ هەر وەکو خۆی وایە یەک سانیە نەگۆڕاوە، هەر وەکو خۆی بەیانیان لەو کاتە خۆرد دەرەچێ لەو کاتە ئاوا ئەبێ. شەویش هەر وایە، هاوین و زستان و بەهار و پاییز وەکو خۆی وایە، خۆر و مانگ وەکو خۆی وایە، زەویش نەگۆڕاوە. ئەوەی کە گۆڕاوە ئێمەین، عیبەکانە دەینە پاڵ زەمان و کات و وەقت و دنیا، بەڵام عیبەکە لە ئێمەیە، ئێمە دڵمان گۆڕیاوە. داواکارم خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان